بۆچی کورد لەم هەڵبژارنەدا دەنگەکانی لە کەرکووک کەم دەکات؟ هۆکارەکان چین؟ ڕۆژنامە نووسارم شێرکۆ نووسیوێتی ماوەی 18 ساڵ هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام نەدراوە و وا بڕیارە دەی مانگی 12 ساڵ بانگەشە دەست پێ بکات. هەر بۆیە لەگەڵ دەستپێکردنەوەی پرۆسەی بانگەشە لایەنە سیاسیەکان کەوتونەتە خۆیان و بانگەشەی فراوانی هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام دەدەن. بەڵام لەگەڵ دەستپێکردنی بانگەشە هەڵبژاردن پرسی دابەزینی دەنگ و کورسیەکانی کورد لەو شارایەکێکە لەو مەترسیانەی لە کۆڕ و سیمینار و بەرنامەکاندا باز دەکرێت. کاندیدەکان و لایەنە سیاسیەکانیش ئەو مەترسیان نەشاردووەتەوە، هەر بۆیە بە چڕی دەستیان داوە تا بانگەشەکردن. لەم بەدوادا چوونە شیکاری هەوڵ دەدەین هۆکارەکان یەگەری دابەزینی دەنگ و کورسیەکانی کورد لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بخەینە ڕوو، کاڕەشەیەکی مەترسیدارە و چاوەڕوان دەکرێت ڕوو بدات. یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی کورسیەکانی کورد لە پارێزگای کەرکووک کەمکردنەوەی کورسیەکانی پارێزگاکە و دیاریکردنیانە بەپێی جوگرافیای دانیشتوانی پارێزگاکە کە لە ساڵی 2005دا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک 41 ئەندام بوون. بەڵام لەم هەڵبژاردنەدا ژمارەی کورسیەکانی ئەنجومەنەکە بۆ 15 کورسی کەم کراوەتەوە. کەمکردنەوەی 26 کورسی لە کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا کە دەکاتە 163 کورسیەکانی ئەنجومەنەکە وای کردووەتەوە وای پێکاتەکان بە ڕێژەی 163 ڕێژەی کورسیەکانیان کەم بکەنەوە. هۆکاری دووەمی دابەزینی کورسیەکانی کورد لە کەرکووک مەترسی بایکۆتکردنی پرۆسەی هەڵبژاردنەکەیە لەلایەن هەوڵاتیانەوە کامەش ترسێکی گەورەی لە دڵی لایەنە سیاسیەکان دروست کردووە. هەر بۆیە هەوڵ دەدەن ئەم بانگەشەیە بە شێوەیەکی ئارام و دوور لە ژاوەژاو ئەنجام بدەن. بەشداریکردنی کەمتر لە 140 هەوڵاتیانی کەرکووک لە هەڵبژاردنی 2021 ئەنجومەنی نوێنەرانی عێراق زەنگێکی مەترسیدار بوو بۆ لایەنەکان. هەر بۆیە نزیکەی 6 مانگە لایەنەکان بەناڕاستەوخۆ دەستیان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە. هۆکاری سێمی دابەزینی دەنگی کورد لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوونی یاسای سانتلیگۆی 1.7 کە تەمەنی ئەم یاسایە زیاترە لە سەدەیەک، بەڵام تەنها لە عێراق بەکارهێنراوە. یاساکان نەک هەڕەشەی لەسەر حیزب و قوارە بچووکەکان دروست کردووە، بەڵکو بۆ تەمەترسی بۆ سەر حیزب و قوارە گەورەکانیش. بە جۆرێک یەکەم کورسی زیاتر لە نیوەی دەنگە بەدەست هاتووەکانی قوارەکە دەبات بەم جۆرەی خوارەوە. لە کەرکووک 1,153,000 کەس مافی دەنگدانیان هەیە. لە هەڵبژاردنی ساڵی 2005دا ئیستیبرایەتی کە لە تەواوی حیزب و لایەنە کوردیەکان پێک هاتبوو 163 دەنگەکانی بەدەست هێنا. گریمان لەم هەڵبژاردنەش کورد 163 دەنگەکان بەدەست دەهێنێت. ئەگەر لەم هەڵبژاردنە ڕێژەی بەشداریکردن ڕێژەی 180 بێت، ئەوە کۆی دەنگی لایەنە کوردیەکان دەکاتە 581,112 دەنگ. گەرە و جەنگە دابەشی 1.7 بکەین، ئەوە نرخی یەکەم کورسی کوردمان بۆ دەردەچێت کە دەکاتە 341,830.588 دەنگ. واتە زیاتر لە نیوەی دەنگەکانی کورد بۆ کورسی یەکەم دەڕوات. جاو کاندیدا لە هەر لایەنێکی سیاسی بێت کە و دەنگەی بەدەست هێناوە. با پێوەگریمانەی لەسەرەوە باسکرا کورد دەتوانێت تەنها 7 کورسی لە کۆی 15 کورسی ئەنجومەنەکە بەدەست بێنێت کە دەکاتە ڕێژەی 147 کورسیەکانی پارێزگاکە. بەم جۆرەش کورد 90 کورسی بە بەراورد بە هەڵبژاردنی ساڵی 2005 ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەدەست دەدات کە دەکاتە 165.4 کورسیەکانی پارێزگاکە. هەرچەندە پێکاتەکانی دیکەش بە ڕێژەی 163 دەنگیان کەم دەکات، بەڵام کورد بەهۆی بایکۆت و بەدەست نەهێنانی دەنگی پێویست بۆ کاندیدەکانی ڕێشەی لە دەستدانی کورسی لە نێو کورد زیاترە لە پێکاتەکانی دیکە. وێ دەبوو سەرکردەکانی کورد وریاتر بوونایە و لە تەڵە و داوەکانی یاساکە تێگەیشتبانایە بۆ ئەوەی ئەم مەترسیانە دروست نەبووایە. ئێستاش کە دروست بووە دەبێت لایەنە کوردیەکان وات لە یەکتر شکاندنەوە و وتاری ڕق ئامێز لە کاتی پرۆسەی بانگەشەدا بێن و میدیای فەرمی و سێبەرەکانیش ڕابسپێرن با ڕاگررتنی هێرشە میدیاییەکان بۆ سەر یەکدی و کاری جددی بکەن بۆ ئەوەی خەڵک هەڵ بدەن تا بچنە سەر سندوقی دەنگدان و بەشداری لە پرۆسی هەڵبژاردنەکەدا بکەن. بۆیان گرنگ نەبێ دەنگ بە چ لایەنێکی سیاسی دەدەن، چەندها بۆیان گرنگ بێت دەنگەکەیان بۆ کورد بێت، چونکە ئەمە تاکە ڕێگایە بۆ کەمبوونەوەی مەترسی دۆڕانی کورد لەم هەڵبژاردنە چارە نووسازەدا.